بازاڕی کانزا بەهادارەکان لە هەرێم ڕوبەڕووی دابەزینێکی بەرچاو بووەتەوە. لە ماوەی ساڵێکدا نرخی هەر کیلۆیەک زێر لە 180,000 دۆلارەوە بۆ 130,000 دۆلار و هەر لیرێک لە 1,200,000 دینارەوە بۆ 900,000 دینار پاشەکشەی کردووە. شارەزایان هۆکاری ئەمە بۆ شەڕی ئەمریکا و ساربوونەوەی بازرگانان لە کڕینی زێڕ و ڕووکردنیان بەرەو نەوت دەگەڕێنەوە. بە مسخاڵی 300,000 دابەزیوە. بەبرای خۆم بڵم مەسەلا ئاری 21,896,000 ئەمڕۆ. ئاریێشدا 768,000 ئەمڕۆ سەعری 1 لیرە 850 دۆلارە. کیلۆیەک زیوەکە تقریبان بووە بە 21 وەرەقە. ینی سەیری ئەم بەراوردانەکە زۆرە. 50 وەرەقە لەکوێ 21 وەرەقە دەکوێت بۆ کیلۆیەک زیو. مەسەڵەن 1,250 دۆلاریە بە لیرەیەک. بۆچی کڕێتی شتی ئیسفادەی لێ بکە؟ ئێستا بیاتەوە بە 850 دۆلار سەیرەوە فەرقەکە. ناجێگیری نرخ کاریگەری توندی لەسەر بازاڕی زیویش دروست کردووە. بە جۆرێک تەنها لە 6 مانگدا نرخی هەر کیلۆیەک زیو لە 5,800 دۆلارەوە بۆ 2,100 دۆلار دابەزیوە. ئەم دۆخەش بۆتە هۆی زیانمەندبوونی ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان کە بەهۆی پێشبینی هەڵەوە ئۆتۆمبیل، خان و زێڕی ماڵەکانیان فرۆشت یان خۆیان قەرزار کرد تا زیو بکڕن. قالبێک زیو پێش 29/1/2026 هەتان لە کوردستانی خۆمان لە سلێمانی و لە هەولێر تا نزیکی 5,600 دۆلار ڕۆیشتانی 56 وەرەقە. بەڵام لە دوای 29 مانگ کە شەڕی ئێران ڕوویدا و ڕۆژە دوای شەڕەکە دابەزینێکی گەورەی کرد، نرخی قالبێک زیو هات ئێستا با بڵێن هاتۆ بۆ نزیکی 21 وەرەقە. تەنانەت دوێنێ کەمتر لە 21 وەرەقەش هەبوو تاوەکو 20 وەرەقە و 65 دۆلار هات. ئێستا هاتوێتەوە بۆ نزیکی 21 وەرەقە. ئەوەی کە کڕوێتی بەڕاستی لە زەرەرێکی قورسایە، بەڵام ئەو کەسانەی بۆ دوورمەودا کڕیویانە، ئەنی بۆ نمونە ئەتوانێت 2 ساڵ 3 ساڵ 4 ساڵ پارەکەی بێڵێتەوە و زیوەکەی بێڵێتەوە ئاڵتونەکەی بێڵێتەوە ئەتوانێت بچێتە خێر، بەس بەمەرجێ نەترسێ و سەبر و تەحمولی هەبێ بە دیارە. کەوتنی خێرای نرخی زیو بۆتە مەترسیەکی دارایی بۆ سەر چەندین خێزان کە ئێستاش لە ژێرباری قورسی ئەو قەرزانەدا ماونەتەوە. ئەم قەیرانە دەیسەلمێنێت کە گۆڕانی هاوسەنگیە جیهانیەکان هەمیشە گەورەترین زیان بە هاوڵاتیان دەگەێنێت، بەتایبەت ئەوانەی هەموو سەرمایەکانیان دەخەنە مەترسیەوە بۆ کڕینی ئەم کانزایانە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.